ئاوەدان و سەربەخۆیە نەکەر بەشێکی کوردستان کورد هەمووی چاوی لە تۆیە فێرت کردین هەوسەنگەر بین کورد و عەرەب و تورکومان وەک بێرابن کریستیان و ئەرمەن ئێزدی و موسڵمان برابن كريستيان وأرمن إزدي وموسڵمان تا تۆ هەبینی اجتماعم ئاوەدان و سەربەخۆیە نەکرد بەشێکی کوردستان کورد هەمووی چاوی لە تۆیە شيخي نهري وبرزاني وبيشوا قازي بو شيخ محمود وشيخ سعيد جيقاي وميد وشانازي فيرت كردين هوسن قربين كرد وعرب وتركمان وبرابن كريستيان وأرمن إزدي وموسڵمان تا تۆ هەبینی اجتماعم ئاوەدان و سەربەخۆیە نەکرد بەشێکی کوردستان کورد هەمووی چاوی